بە چاوی تۆ هۆنرا و خوێندنەوەی پەیوەند ئەحمەد. ئێستاش تەرمایی ژوانمان لە بن دارێ جێهێشتووە، ڕازونیازی دڵداریمان بە قەت گەڵای درکاندووە. پەیمانتدا گوڵی هیوام لێ هەڵ نەوەرێنی هەرگیز، کەچی نەتهێش چرۆژ بکە لێت وەراندم بەر لە پاییز. بە چاوی تۆ باش دەمزانی ئەم بڕیارە تا سەر نابێ، وەکو خەونی سەر لە بەیانی نایەتە دی و بەتاڵ دەبێ. خۆ دەمزانی پەیامێشی پڕ لە ساردیم بۆ دەنێری، لە بیرخۆتم دەبەیتەوە و بە تەنهاییم دەسپێری. ئیدی منیش تۆبە دەکەم لە عیشق و شەڕی چاوت، لە جێی دڵێم بەردادەنێم تا نەکەومە بۆ سەیداوێ. بڕۆ ئاشا لە بەڵێن و ناخی ڕەشی پێویژدانت، جارێکی تر باوەڕ ناکەم بە فرمێسکە درۆکانت، بە فرمێسکە درۆکانت.